السلام عليكم قلي بسلمانان هر دره هنگ دیبن بری خوب دی بفره زانه او بفره نوکتوی سه بفره راتشه روزی که او بفره دی سسینگی تبیت این المفر تکبیر چی هنگی دی چه منو ترزگار کت تشتی که او بفره لسسینگی تبیت و تأثیری لتنکت زانه چیه نویجه توید بینه إلا أودي تخلاص كت لعذاب قبره لغضب خدي لنخوشا نفسي لدنياي لإصلاحات شيبونا بسوكيتا أو تشيا أو النويجة چند جارة أستقام خلق مجموعة جاحلا يكي دي لها البجن دوجمتا نويجة سبيدنا كريا بجينا خير بجمي بو ئەوڕۆ تەزەرارێکی زۆر کرد چونکی تبێی وێ دنیاە هەمیە بکە خێر هەمیە بزێڕ و ماڵەوێ هەڕۆژ تو بکە خێر هێشتا خێراوێ نابیتە خێرا دوو ڕکعتێ نوێژە سپێدێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بێژیت صلاة الفجر خير لك من الدنيا وما فيها نوێژە سپێدێ خێراوێ زیاترە کە تو وێ ملک و ماڵی دنیای هەموو بکە خێر هیوی دارم ئەو پەیامە بگەیتە دڵێ هەنگۆ هەمیا خودێ خێراوە بنووسیت و دەرەجاوە مەزن کرد دڵێ و خۆش کرد ئەوێ وێ پەیامێ دەبڵاوکەتەوە ئەو پەیامە بگەنە هەر کەسێکی کو نوێژە نەکەت و نوێژە سپێدێژی نەکەت وێ خێرێ لەدەست خۆ نەدا وآخر دعوانا الحمد لله رب العالمين لە خودایت خازم دڵێوە نەرم کرد بۆ نوێژکردنی لە خودێت خازم دڵێوە شیرین کرد بۆ نوێژە سپێدێ هەچی نوێژە سپێدێ نەکەس شەیتانێت تگو هێوەدات میزید شەرمە عەیبە والله شەیتان گوهێ بسڵمانێکی دا بمیزید قەشمەری و گەمێت خۆ پێ بکەت و پێغەمبەر صلی الله علیه وسلم بێژی من صلى الفجر فهو في ذمة الله هەر کەس نوێژە سپێدێ بکەت ئەو ئەمانەتی خودەیە بە ئەوێ نەکەت یا رسول الله فهو في ذمة الشيطان ئەوێت بن دەستێ و بن ئەمری شەیتانەدا فتخاز دڵێتە خۆش بیت نوێژە سپێدێ تخاز ماڵێتە بەرەکەت بکەوتێ نوێژە سپێدێ تخاز بچووکێتە گوداریتە بن نوێژە سپێدێ تخاز ئەو بەفرەسە سینگێتە نەبیت ڕۆژە قەبردا نوێژە سپێدێ نوێژە سپێدێ نوێژە سپێدێ نوێژە سپێدێ لەبیر نەکە ئەو پەیامەی بنێرە ئەگە کەسێکیژی دەست بە نوێژی کرد خێرا و بۆ تەژیا سەلام عەلەیکوم